سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. هەمووان دەزانن کە دەروونەخشی مێدیا و ڕاگەیاندن چ وەک ڕادیۆ و تەلەڤیزیۆن، ڕۆژنامە و باقی بوارەکانی چاپەمەنی و چ بەشی ئینتەرنێت و دنیای مەجازی بوونەتە بەشێکی گرنگ لە ژیان و ئامرازی خەبات و چالاکی و گەیاندنی زانیاری لە کۆمەڵگەدا. ئەم وەرە دەکرێت لە ڕوانگەی جۆرا و جۆرەوە قسە لەسەر کاریگەری و ڕۆڵی ئەرێنی و نەرێنیەکەی بکرێت. ئێمە بۆ قسەکردن لەسەر هەندێک لە لایەنەکانی ئەم بابەتە بەرنامەی تایبەتی ئەمڕۆمان بۆ ئەمە بەستە تەرخان کردووە و داوامان لە زۆر بەڕێز کەریم ئەمانی ئەنجامی کومیتەی ناوەندی کۆمەڵە و چالاکی واری ڕاگەیاندن کردووە بەشداری ئەم بەرنامەیە بێت تا لەم بارەوە چەند پرسیاری ئاراستە بکەین. بۆ هیوایە بەرنامەکە جێگای سەرنجتان بێت. ڕۆینە لای کاکەریم. کاکەریم سڵاوت لێبێ، ڕۆژت باش و زۆر سپاس کە بەشداری لەم بەرنامەیە. سڵاو هاوڕە چاوەنجان، هەروەها سڵاو لەو ڕفەقانی دیکەی کە لە پشت کامێراوە هاوکاری بەرنامەکەن. سڵاو لە بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس. کاکەریم، بە پرسیارەکانەوە بەوا دەست پێ بکەم، بە گشتی باسی ئەوە بکەن کە سنوورەکانی بواری ڕاگەیاندن تا چه ئاستێک پەلوپۆی هاویشتووە؟ ڕاستەکەی خودی ئەو بابەتەی کە هەڵبژێردرا و قسەی لەسەر بکرێت لایەن و ڕاهەندەکانی هێندە بەرینن کە ڕەنگە نەک هەر لە بەرنمەیەکە لە چەندین بەرنامەدا ناتوانانی هەموو لایەنەکانی شتۆوە بکەی بیدەی بەرباس ئەو کاریگەریەکانی لەسەر ڕەهەندەکانی ژیان و لایەنەکانی ژیانی بەسەن کۆمەڵگای مرۆڤایەتی چەندەیە. بەڵام دەتوانین بە شێوەی خۆلاسەوار باسی بەرەو پێشچوونی شتێک بە نێوی ڕەسانە هەر لە سەرەتاکانەوە هەتا ئێستا بکەین بۆی بزانین ئەو ئامرازە چه کاریگەریشی لە ژیانی ڕۆژمەڕەی ئینسانەکانەوە بتایبەت ئێمەش وەکو جەریانێکی سیاسیدا هەیە. دیارە ئەگەر بگەڕینەوە بۆ چەند سەدە لەوە پێش، سەرەتاکان خودی مەسەلەی ڕەسانە یان ڕاگەیاندن مەفهومەکەی گەیاندنی پەیامێکە لە کەسێکەوە بۆ کەسانێک یا بۆ کەسێک یا لە کەسانێکەوە بۆ کەسانێکی دیکە وەکو بەردەنگ. ئەمە مەفهومی خودی ڕەسانەکەیە. بەڵام ئەم ڕەسانەیە لە قۆناغی جۆرا و جۆردا کارایی جۆرا و جۆری بووە، یا ئاست و ئەبعاد و ڕەهەندی جۆرا و جۆری بووە. لە سەرەتاکاندا شتێک بە نێوی ڕاگەیاندن لە ئەوایلەکاندا تەنانەت ئەگەر بگەڕینەوە بۆ ئەو کاتانەی کە مەجموعەیەک لە شوێنێک ژیانیان دەکرد ئینسانەکان، جا چ لە وەکو بەئیسلا میرنشینەکان، چ عێل و تایەفە و عەشیرەکان هەریەک لە شوێنە کاتێکە ژیانیان دەکرد، وەختێک ژیانیان دەکەوتە مەترسیەوە بەهۆی ڕوودا و سروشتەکان، یان ئەوەی کە لە لایەنێکی دوژمنەوە هێرشێک تەهدیدێک دەکران، ئەو کات بە دەلیلی ئەوەی کە ئامرازێکی پەیوەندی و ئامرازێکی ئیرتیبات نەبوو لەگەڵ یەکتردا، لەسەر شێوەکانی دەوروبەری ئەو حەوزە ئیستیحفازیە ئاوریان دەکردەوە، دووکەڵیان دەکرد. ئەو دووکەڵە پەیام بوو، ئەو دووکەڵە هەمان ئەم ڕەسانەیە بوو لە نەوەی خۆیدا لەو کاتدا بۆ ئەوەی کە داوای یارمەتیەک لە دەوروبەریەکان بکەن، یان ئەو ئیحساسی خەتەرە یا ئەو مەترسیەکە احتیمالاً لەسەر ئەو ناوچەیە لایەنەکانی لێ ئاگادار بکاتەوە بۆی کە خۆی بۆ ئامادەی بکەن. هەتا ئەو ئاستێکە تەنانەت مەسەن بۆ شتی زۆر چکۆرەتر و ئاساییتر، مەسەرەن لە گوندێکدا کە تمەشای بکەی، ئەگەر شەوێک بۆ مەسئلەیەک بیاویستوە ماڵەکانی دیکە ئاگادار بکەنەوە، یا بۆ شەونشینیەک یا بۆ قەرارێکی زۆر ئاسایی، ئەو کات مەسەلەن هیچ ئامرازێک نەبوو، تەنانەت دەرگای ئەڵقەڕێ زوینی دەرگای حەوشەکانی ئەوەندە دوور بوون کە ڕەنگە ئەگەلیان بدا دەنجاوێکتر نەدەگەیشت، بەردێکیان دەخست و لە پەنجەرەی ماڵەکانیان دەدا. یعنی ئەوەش بۆ خۆی نەوعێک ڕاگەیاندن بوو. بەڵام بە پێی پێشکەوتی، چون هەموو ئەوانێنی ئێستا بوای ڕاگەیاندن گرێدراوێکە لە مەسلەی عیلم. کاتێک زانست پێش دەکەوێت، بە پێی پێشکەوتنی زانست هەموو بوارەکانی دیکەی ژیان، هەر لە تەکنۆلۆژیەوە، لە
پیشە سازیەوە و لەوانەش ڕاگەاندن بە هەموو شێوەکانیەوە لە خۆ دەگرێت بەرەو پێشچوونی زانست ینی بەرەو پێشوونی تەکنۆلۆژی بەرەو پێشوونی تەکنۆلۆژی ینی ئەوەی کە ڕێگاکانی یا ئامرازەکانی ڕاگەاندن یا ئەو ڕاگەاندنە دەگۆڕێ ئاسانتر دەکاتەوە پەیوەندیەکان سڕۆکۆرتر دەکاتەوە هەتا ئەوەی کە لە سەرەتاکانەوە دوای ئەو شتانەی کە من وەک نمونە باسم کرد وەکو ئامرازی زۆر سەرەتایی پەیوەندی بە دوای ئەوەدا حدودەن نزیک بە 400 ساڵ لەوە پێش شتێک بە ناوی ڕۆژنامە دێتە ئاراوە ڕۆژنامە وەکو ڕاگەیاندنێک وەک بەشێک لە چاپەمەنی دێتە ئاراوەکە ئەو دەم یا ئەو سەردەمانە بە دەلیلی ئەوەی کە وە دواتریش هەتا ڕادیۆ بە دوایدا تەنانەت سینەما و تەلەفۆن و ئیتر هەتا دێت تەلەڤیزیۆن و ماهوارە و زۆر شتی دیکەی کە بە دوادا دێت لەو سەردەمانەدا ئەو بەشە لە ڕاگەیاندن تەنانەت تەلەڤیزیۆن و ڕۆژنامە و هەندێک لەو بەشانە لە اختیاری دەسەڵات دابوون یا ئەو مەحدودەی کە بەئێستا خاوەندە دەسەڵات بوو لە جوگرافیایەکی دیاریکراودا و خەڵک تەنیا بەردەنگ بوو یعنی ئەوەی کە لەلایەن دەسەڵاتەوە لە ڕێگای ئەو ڕاگەاندراوەوە یان لە ڕێگای و چاپەمەنیەوە لە ئیختیار خەڵک دەنرا وەکو زانیاری وەکو پەیام یا وەکو تەوسیە هەر شتێکی ناوبنەی تەنیا ئەوەی یەکلایەنە بوو لەلایەن دەسەڵاتەوە دەخرا بەردەست بەردەنگ کە خەڵک بوو و خەڵک ئیتر توانای هیچ کاردانەوە ئەکسولعەمەل یا ئیزهارە نەزەریشیان لەو پەیوەندیدا نەبوو بەئێستا ئەو ئێرتباتە کامیلەن یەکلایەنە بوو ئەو پەیامە تەنیا پەیامی دەسەڵات بوو کە شۆڕ دەبوو بۆ خوارێ بۆ سەر خەڵک بۆ تەنزیماتی ڕەوابط و شێوازی تەنزیمی ژیان و کۆنتترۆڵی خەڵک لەژێر ئەو دەسەڵات و پاراستنی سوزانم بەرژەوەندیەکانی خودی ئەو دەسەڵاتەوە لە عین حاڵدا تەنانەت حتا تەنزیمی باری ئابووری و اقتصادی و مەسەلەی باج و سەرانەساندن و شتێ لە خەڵک هەمووی لەو ڕێگایەوە لە ڕێگای ئەو ڕسانانەوە کە ڕسانەی شێگلانە بوون لەلایەن دەسەڵاتەوە ڕوو بە خەڵک بە شێوەیەکی تاگلیانە ئەمەلیان دەکرد بەڵام ئێستا ئیتر ئەو شێوازانە گۆڕدراوە یعنی وتم بە پێی پێشرەفتی زانست و زانست تەبیعەتەن هەموو بوارەکانی دیکەی وەکو پیشەسازی وەکو تەکنۆلۆژی وەکو مەسایل ئێرتباتات تەغییر داوە یەکێک لەو تەغییرە هەر عەزیمانەی کە دەتوانم بڵێم لە فاصلەی نیو سەدەی ڕابردووەدا ڕوویداوە بە ئەندازەی هەزاران ساڵی پێش ئەوە تحولات لە بواری عیلم و زانست و تەکنۆلۆژیدا ڕوویدا کە یەکێک لەو بوارانەش مەسەلەی ڕاگەیاندنە کە گۆڕانکاری عەزیمی لەو بوارەدا بەسەردا دێت زۆر باشە کاکەریم ئەفۆ قسەکانتانە ئەبڕم ماوەی بەرنامەکەمان زۆر کەمە پرسیاریش لە بوارەدا وەکو خۆتان ئاماژەتان پێکرد زۆر هەڵەگرێ وەیە من پرسیارەکەمەوەی لە دنیای ئەمڕۆدا بواری ڕاگەیاندن یەکێکە لە کاریگەرترین بوارەکان یەکێک لە ئامرازەکانی پەیوەندی و گەیاندنی زانیاری جۆرا و جۆرە تەنانەت لەسەر ئاراستەکردنی سیاسەت وەکو خۆشتان ئاماژەتان پێدا و پلانی ئەو لایەنانەی خاوەن مێدیایەکی بەهێزن کاریگەری بەرچاوی هەیە ئێوە پمان بڵێن لایەنە باش و خراپەکانی ئەم ئامرازە لەسەر بەردەنگ چۆنە بینن حتمما دەگەیشت بە ئەو بەشە بەڵام ئەزانی ئەو بەدەلیلی بۆی تۆزێک ڕۆشن بەهاتەوە من پێم خۆش بۆ ئەوە زیاتر تۆزێک لەسەری بچم هەر بۆیە جوابی پرسیارەکەی وەڵە تۆزێک خایاندی لایەنی باش و خراپی ئەو بەشی ڕاگەاندن دیارە ئەوەش هەر بازم زۆر شت دەگرێتەوە بەڵام یەکێک لە لایەنە باشەکانی لانیکەم لە ئیدامەی جوابی پرسیارەکەی پێشوودا ئەوەیە کە ئەگەر ئەو کات بەشێک لە ڕاگەاندن وەکو تەلەڤیزیۆن و ڕۆژنامە تەنیا لە اختیار دەسەڵاتدا بووە بە شێوەی یەکلایەنە خەڵک بەردەنگ بووە خەڵک توانای ئیزهارە نەزەر و بەحس و جەدەلی تێدا نەبوو لەو بەشەدا ئەوە بە جۆرێک بە خەڵک تەحمیل دەکرا یا دەبووە خۆراکی تەبلیغی بۆ خەڵک بە ناچار بەڵام ئێستا بەئێستا وەختێک ئینترنێت هاتوۆتە ئەو بەشەوە ڕاگەاندنی تحت تاثیر داناوە لە دنیای دیجیتالدا زۆرها لاپەڕە لە فەیسبوک و تەلەگرام و تەلەفۆن و ئێکس و زۆر مەواردی دیکە زۆر ڕێگا و کەناڵی دیکە ئیمکان پەزیر بووە بۆ ئەوەی کە
ئینسانەکان ئیتر لەو حاڵەتی تەکبعدی تەنیا مخاتب قەرار دران و بێستات بەردەنگبوون بێنە دەرێ بەڵکە ئەوانیش بتوانن ببنە خاوەن نەزەر و ئەگەر لە ژێر بێستا حاکمیەتیشی ستەمکاری دیکتاتۆری مستەبدی سەرڕۆدانی توانی بێسارە نەزەر بکە یا حەقی ئازادی بەیانی پێنەدرابی یا لە هیچ شوێدا ئەسڵەن حساب بۆ نەزەر و ڕێی نەکراوە لانیکەم ئەم پێشڕەفتی دنیای بێسلا دیجیتال و ئینتەرنێت و ارتباتاتە ئەو مەجاالەی داوە بە ئینسانەکان کە بواریان بۆ بڕەخسێت و زۆر بە ئاسانی لە لاپەڕەکەی خۆیدا لەگەڵ ئەوەی کە دەتوانێت لەگەڵ دۆست و خەوم و ئاشنا و خزم و ئینە لە بواری عاتفی و لە بواری بێستا ارتباتات هیچتماعیەوە لە پەیوەندیدا بێت لە هەر نقطەیەکی دنیا کە بیەوێ بەڵام هەمزەمانیش دەتوانێت ڕای خۆی بە ئاسانی دەرببڕێ ئێساری نەزەر بکات لەگەڵ ئەوەی کە دنیا یەک زانیاری هەواڵ و زانیاری لە بەردەستدایە بۆ ئەوی کە بیان بینێت و لە دنیا باخەبەر بێت لەگەڵ ئەوەشدا دەتوانێت ئێسارە نەزەر و بێستا ڕای خۆشی لەگەڵ لەسەر ئەو بابەتانی کە پێویستە یا بە پێویستی دەزانێت دەرببڕێ ئەو حاڵەتی تەکبودی یەکلایانێ ئێستا نەماوە هەموو کەس لەگەڵ ئەوەی کە لەگەڵ یەکدا لە ئیرتباطدان هەر کەسێک بۆی هەیە کە لەو فەزای مەجازیدا بێستا ئازادیەکی عمل لە خۆیدا ببینێ ئەگەر سی خۆ بۆ ئەوەش ئێستاش مەسەرەن لە وڵاتایەکی بۆ نمونەوەکو دیکتاتۆریی وەک ئێرانیا بەعزێ لە وڵاتەکانی دیکە ئەو بوارەشیان تا ڕادەیەک ئەوەندەی کە بۆیان کرا بخسواتە ژێر کۆنتڕۆڵ بەڵام چون وەکوتم پانتایی ئەو بەئیستا تەغیر و تەحەول ئەوەندە زۆرە کە تەنانەت ناتوانێت ڕژیمەکانی ناتوانن زۆر بە ئاسانی هەموو لایەنەکانی بخەنە ژێر کۆنتڕۆڵی خۆیان بەشی ئەوەندە ئیمکان هەردەمێنێتەوە کە خەڵکی ئەو بەشەش کە ئاوە جۆرێک لە چوارچێوەیەکی خەفەقان و لە چوارچێوەیەکدا بەئیستا دەتوان بڵم زیندانی کراون لە زیندانێکی گەورەی وەکو وڵاتێکدا بەڵام بازم لە ڕووداوەکانی دنیا باخەبەر دەبن لە زانیاری و هەواڵەکانی دنیا باخەبەر دەبن دەتوانن لەگەڵ فەرهەنگ و کلتور و مەسائلی فکری و سیاسی دنیای دیکەدا ئاشنا بن و لەو ڕێگایەوە ئەو ئیمکانە دەڕسێ ئەوە بەشێکی بەئیستا لانی پۆزتیڤە نیگەتیڤەکەشی یا ئەوەی کە بڵێن ئەگەر لایەنێکی خراپیشی بێویش ئەوەیە کە لەگەڵ ئەوەی ئەو ئیمکانە باشانە هەیە لەگەڵ ئەوەشدا خۆ دەتواندرێت زانیاری هەڵەش لە بەردەستی خەڵکدا بندرێت یا ئیدەیەکی دیکە بە پێچەوانەوە سوء ئیستفادە لەو بوارانە بکاوە دەتوانێت بە جۆرێک ژیانی خەڵک تەفەکوری خەڵک فەرهەنگی خەڵک و حتا باری فکری ئینسانەکانیش بخاتە ژێر مەترسیەوە دووچاری تەغیر و تەحەولی بکات هەردوو لا لەو بابەتانە و بەستەجی بۆیە کە ئینسانەکان لە چ ئاستێک لە دەرک و تەفەکوروە بە شێوەی و مەبەستێک دەتوانێت لەو ئیمکاناتی ڕۆژ ئیستفادە بکات. بەڵێ زۆر سپاس کاکەریم کۆمەڵە وەک جەریانێکە بە درێژایی مێژووی تێکۆشانی بەباشی لەم ئامرازە کەڵکی وەرگتووە تا چەند توانیویەتی خۆی لەگەڵ پێداویستەکانی سەردەم بگونجێنێ و وەڵامی داخوازی و چاوەڕوانیەکانی جەماوەری لێ بداتەوە. کۆمەڵە وتم ئەوەی کە کوتم ئێمەش وەک بەشێک لەو هەموو ئەو ڕووداوانەیە و تەحەولانەی کە شاملی دەبن کۆمەڵە بە دلیەوە کە جریانێکی سیاسی چەپ و کۆمۆنیست و ڕادیکاڵە و لە دژی ڕژیمێکی زۆر سەرکەوتگەر خەبات دەکات ئەو ڕژیمەوتم هەتا ئێستاش هەموو ئەو بوارانەی لە خەڵکی تەنانەت تا ئەو جێگای کە بۆی کرابێت زەوت کردووە ئیمکانی ئەوەی نەداوە بە خەڵکە لەو ئیمکاناتانی سەردەم کەڵک وەربگرێ بەڵام کۆمەڵە بە پێی تەکلیفێکە بۆ خۆی دیاری دەکات بە پێی وەزیفەیە کە دیخاتە سەرشانی خەڵک ئەویش کەمکردنەوەی ئازارەکان لە سەرشانی توێژێکی هەژار و بەژمەینەت و چەساوی کۆمەلگا ڕۆشنکردنەوەیان ئاگدارکردنەوەیان وشیارکردنەوەیان و لەگەڵ ئەوەدا ڕێخستنیان بەرەو ڕزگاربوون هاندانیان بۆ خەبات لەجی چەسانەوەی لەجی ئەو نابەرابریە ئەو ژیانە تاڵ و سەرمەسەرەیە کە تێدان بۆیە هەر لە ئەوایی لەوە کۆمەڵە هەر لە کاتێکەوە کە خەباتی ئاشتای خۆی دەست پێ کرد ئەوەڵین ئامرازێکی پەیوەندی لەو بابەتانەوە کە بەدەستێەوە گرت لەگەڵ ئەوەی کە فەورەن شتێکی بەناوی خەبەرنامە لە
بێستا ئاستێکی دەفتەرچەیەکی چکۆلەدا بوو چەند لاپەڕەیی هەوە ڕووداوەکانی ڕۆژی تێدا چاپ دەکرد و ئەوەی تا ئاستێک بێستا لە ئاستێکدا بەناو خەڵکدا بڵاو دەکردەوە بەڵام بە دەلیلی ناکافی بوونی ئەوە بۆ سەفحی هەموو ئێران ئەوە لە ئیختیار کەسەکان لە ناوەندە کرێکاریەکان بۆ نمونە مەسەن لە کوورەخانەکان لە ناوەندەکانی نەوت و پترۆشیمی و پاڵایشگاوانە لە ئیختیار بێستا هەم خەسوڕاوانی چەپ و کۆمۆنیست یا تەشکیلاتی دەنرا نسخەکانیان بەدەست بە خەتێکی ورد هەموو ئەو نسخانیان دەستنووس دەکردەوە و بەو جۆرە بێستا نسخەکانیان پەرە پێدەدا و لە ناو خەڵکدا بڵاویان دەکردەوە ئەمە یەکێک لەو لایەنانە بوو کە ڕێگای پەیوەندی یادانی هەواڵ و زانیاری و ڕووداوەکان چ دەگوزارێن و بۆ نمونە مەسەن ئەگەر وتوێژێک دەبوو لەو کاتەدا ئەگەر لە شوێنێک هەواڵێکی خۆش یان ناخۆش سەرکەوتنی پێشمەرگە یا شەهیدبوونی پێشمەرگەیەک خەڵکی لێت دەبوو لێ ئاگادار بکرێتەوە کۆمەڵە یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوە بووە کە لەگەڵ خەڵکدا سادق بێت هەموو ڕووداوەکان لە اختیار خەڵک بنێ خەڵک لە جریانی ڕەوتی ڕووداوەکان قەرار بدا کە یەکێک لەو ڕێگایانە ئەو خەبەرنامەیە بوو ئێستا بەوەش بێستان ئەو کات لەو بێ ئیمکانیەتەدا بۆەوەندە قەناعەتی نەدەکرد بە ماشێن زۆر جار من لە یادمەکە ئەو ڕفیقانە بە ماشێن ناوشادا دەگەڕان خودی ئەو خەبەرنامەیان بە شێوەیەکی سەوتی و دەنجیش لە ناو خیابانەکاندا بۆ خەڵک دەخوێندەوە بۆی خەڵک لە بێستا ڕەوتی ڕووداوەکان ئاگادار بن دوای ئەوە لە ئەوەڵین فرسەتدا کە دیارە لە دنیادا چۆن ڕادیۆ تەمەنێکی وای نییە لە ئێراندا حدودەن 80 ساڵ 84 ساڵێکە ڕادیۆ هاتوتە ئێرانەوە بەڵام لانیکەم 45 ساڵەوە پێش یا زیاتر لە 30 ساڵەوە پێش کۆمەڵە ئیمکاناتی تەهیەی ڕادیۆیەک دەبینێەوە لەو ڕێگایەوە دەنجی خۆی لەگەڵ مخاتب و خەڵک و بێستا جۆگرەکانی بەرقەرار دەکا ئەو ئیمکاناتە بێسەر ئەگەرچی هەر ئەو کاتیش ڕژیم بەهۆی بێستاستەم کاری و سەرکردگەریەوە تەنانەت ئەوە شڕەوانە دەدی و پەرازێتی دەخستە سەر بەڵام ئەو ڕادیۆیە لە کاتی دەست بەکاربوونیەوە هەتاوەکو ئێستاشی لەگەڵ بێکەل لەگەڵ تەکاملی کردووە ناوئی گۆڕدراوە بۆ لەحزەیەکی ژڕانەوەستاوە مدام لەگەڵ بەردەنجی خۆی و لەگەڵ خەڵک و کرێکاران و زەحمەت کێشاندا لە ارتباطدا بوو وەک کاناڵێک ئیستفادەی لەکراوە دیارە وتم لەگەڵ ئەوەی کە زانیاری بڵاوبووەتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا هۆشیاری بە خەڵک دراوە کاری ڕێخستن کراوە پەیوەندی هەڵسوڕاوانی ناوخۆ لەگەڵ تەشکیلات و بەعکسەوە تەشکیلات لەگەڵ هەڵسوڕاوانی ناوخۆ لەو ئیمکانە کەڵک وەرگیراوە هەتا دواتر دێنە پێشترەوە تەلەڤیزیۆن دادەمەزرێنەوە ئەو تەلەڤیزیۆنە ئەو دەم ئیمکانێکی زیاتر دەرەخستێنێ بۆ ئیرتیباتە بە زمانی کوردی و فارسی لەگەڵ بەردەنجی خۆی لە پەیوەندیدا دەبێت و هەمزەمان بەهۆی پەرەسەندنی ئینترنێتەوە خودی تەلەڤیزیۆنیش ئەبعادەکەی فراوانتر دەبێت تەنیا چوارچێوە و دەربیجەی بەستا تەلەڤیزیۆن نییە کە لەگەڵ خەڵک لە ئیرتیباتدایە بەڵکو لایەنە جانبیەکانی ئەو مێدیایە کە دەبێتە بێستا و سەفحانی دیکەی کە دواتر ڕەنگە ئەگەر پێویست باسی بکرێت بەڵام وسعەتی بەئیستا پەیوەندی و هینی خۆی لەگەڵ خەڵکدا زیاتر دەکاوە صرف بە خاتری ئەوەی کە کۆمەڵە وتم جریانێکی سادق ڕاستگۆ و بە دەربەست و مەسئول بووە لە بەرابەر ئەو ئەرکەی لەسەر شانی خۆی داناو نسبەت بە خەڵک هەر ئەوە باعثیەوە بۆ کە خەڵک ئەگەرچی بێسا و ئیمکانە بۆ کۆمەڵە بۆ تەشکیلاتیش بۆ کۆمەڵە زۆر بە نسبەت لایەنەکانی دیکە لە دنیای ڕاگەیاندنی دەرەوەتردا زۆر کەم و ناچیز بووە بەڵام خودی ئەو ئیمکانە کەمەش بەردەنجی قەناعەت پێ کردووە بەردەنجی بەلەو بەرەولای ڕاشاوە بۆتە کاناڵێکی جێمتمان و جێگا باوەڕ کە هەتا ئێستاش بەنظری من یەکێک لەو لایەنانەیە کە ناو ئۆپۆزیسیۆندا خەڵک زیاترین متمانە و بێستا باوەڕی پێێتیوە زۆر بە کامەزرۆوە جۆگر و جۆبیستی و تاقیبیان دەکرد بەڵێ زۆر باشەکە کەریم پرسیارەکە منیش لە درێژە قسەکانی خۆتاندایە دەزانین کە ئەمە ناتوانین لە بواری ڕاگەیاندندا ڕقابەت لەگەڵ ئەو ناوەندانە بکەین کە خاوەن پێشکەوتوترین تەکنۆلۆژیای سەردەمنی و سەرچاوێکی خەیاڵی دارای ساپۆرتیان دەکات بەشی ڕاگەیاندنی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران بە چ شێوەیەک ئەم ناهاوسەنگیە ڕاست دەکاتەوە لە دنیای ئەمڕۆدا مەسلەی ڕاگەیان لەگەڵەوەی کە ئیمکاناتەکە هەیە بەڵام بەشی هەرە سەرەکی
جۆری بەرەو پێشچوون یا سەرکەوتنی مێدیا لە مەسەلەی ماڵیدایە بەئێستا ئەو پاڵپشتی ماڵیە ئەو تەهیە و یا ساپۆرتی ماڵیەتی زۆر لە دنیادا ئێستا ئەو ڕاگەیاندنە زەبەلاحەکان دەبینین کە هەر یەک لەلایەن نەک دەوڵەتەکانەوە بەڵکو شرکەتە عەزیمە ماڵیەکانەوە ساپۆرتی ماڵی دەکرێن و هەر یەک بە ئامانجێک لە شوێنی خۆیدا بەکار دەبرێن سرفی ئەوەی کە ڕەنگە خودی میدیا ئێستا بۆتە بازاڕێکیش بۆ مەسەلەی ئابووری و اقتصاد و لەو ڕێگایەوە ئەوەش بۆ خۆی بەشێکە لە کار و چالاکی و بەکارهێنانی مێدیا بەڵام لە عینی حاڵیدا تەنانەت ئەگەر بینەباری مەسلەی سیاسیش ئەو میدیانەی کە لەباری ماڵیەوە ساپۆرت دەکرێت و ئێستا پشتگەر من بە مەسلەیش بە دابینکردنی مەسلەی ماڵی زۆر بەهێز سەرکەوتنیان زیاترە بواری هەڵسوڕان و چالاکی و بەرهەم و تەولیدی محتەوا و زۆر شتی دیکەیان زیاتر دەبێەوە هەر بەو تەرتیبەش فەزایەکی زیاتر لە کۆمەلگاکان لە ئیجتیماعەکان بۆ خۆیان تەسخیر دەکەن یا لانیکەم بواری چالاکی و هەڵسوڕانی لایەنەکانی دیکە بەرتەسک دەکەنەوە بۆ مەسلەی کۆمەڵە بەداخەوە وتم بە دەلیلەوەی کە لەو مەسلەی بەئێستا ساپۆرتی ماڵیە بەرخوردار نییە تەنیا حوسن یا لایەنی باشی میدیاکانی کۆمەڵە بۆ تەلەڤیزیۆن و ڕادیۆ و هەموو لاپەڕەکانی دیکەوە ئەوەیەکە ئەوەڵان وتم بە دەلیلی ئەوەی کە بەردەنجی کۆمەڵە بەردەنجێکی تایبەتە هەموو هەواڵ و زانیاریەکانی لە دنیادا کە تۆ تاقیبی دەکەی تەنیا قشرێکی تایبەت لە دنیادا لە کۆناو کۆمەلگادا زیاتر بەردەنگ قەرار دەگیرێت چەوەی کە ناویان باز بکرێت چەوەی کە لەناو بازاردا شامل بن چەوەی کە مەسلەی زانیاری و شتە بیانگرێتەوە چاوەی یعنی لە هەر بابەتێکەوە کە تۆ تمەشا بکەیت تەیفێک لە کۆمەلگاش زیاتر لەوانە بەهرەمەند دەبێت تەیفێکی ئەسڵان نادیدە دەگیرن کە ئەویش ئەو چینی خوارەوەی کۆمەلگا وەکو کرێکاران و زەحمەت کێشانە کۆمەڵە بە دەلیلی ئەوەی کە بۆتە دەنگ و ڕەنگی ئەو بەشە لە کۆمەلگا ئەو تایبەتمەندیە وای کردووە کە جیاوازیەکی بێ لەگەڵ ڕاگەیەنەکانی دیکە ئەگەرچی وتم مەسەلەی تەبلیغات و هەندێک شتی ڕێگای پوڵدرێنان و شتە کۆمەڵە ئەوە ناکات بە پێی پرەنسیب بەڵام لەگەڵ هەموو ئەوانەش بەخۆی ئەو تایبەتمەندیەی کە هەیەی بەهۆی ئەو بەردەنگە تایبەتی کە ناو کۆمەلگادا هەیەی و لە عینی حاڵیدا زۆر سادقانە زانیاری بە بەردەنجی خۆی داوە ئەو زانیاری بە عەکسەوە گواستۆتەوە دەنجی ئەوانی گواستۆتەوە باعث بووە کە بتوانێت لەم بەئیسلا ململانێ و ڕکابەرە سەنجینەی ئێستای دنیای میدیاییدا جێی خۆی بکاتەوە تا ڕادەیەک ئەگەرچی بەداخەوە ئەو ڕێسکە یا ئەو جێگەیە بەتەوامانە جێگای ڕزایەت نییە بەرتەسکە بەڵام وتم هۆکارەکانی بەتەسکبوونی یا نتوانین وەکو هەموو لایەنەکانی دیکە بتوانێت لەو ئیمکانی خەڵک وەربگرێت دەلیلەکانی ئەوەن بەڵام لە هەمان کاتیشدا هۆکاری سەرکەوتنەکەی لەم ئاستەی کە ئێستا دەیبینین ئەوەیە کە بەردەنگەکانی تایبەتترن و دەنگ و ڕەنگی توێژێکی بێستا گومنامی کۆمەلگایە کە کۆمەڵە بێستا و کەس ژنانەی کە دەکوژرێن کەمتر باز دەکرێن کۆمەڵە باسی دەکات کرێکارێکە حەقی نادرێت تێدەچەوسێتەوە کۆمەڵە باسی دەکات کۆڵبەرێکە کێشەیەکی کۆڵبەری و بەڕێچوونی بۆ دروست دەبێت و دەکەوێتە بەرتەخە و لە ناو هەرسی بەفردا دەمێنێتەوە کۆمەڵە باسی دەکات لە هەر شوێنێک ستەمێک لە ژێردەستەیەک لە قشتێکی چەوساوە دەکرێت کۆمەڵە ئەو خەبەرانەی کە مەعموولەن نابنە بێستا سەرتیتری هەواڵی لایەنەکانی دیکە میدیاکانی دیکە کۆمەڵە بۆتە زمان حاڵی ئەوانە هەر بۆیەش بەردەنجی کۆمەڵە تایبەتی ترەوە لەو بوارەدا کۆمەڵە میدیایشی سەرکەوتووە بە ماناییکە لەو فەزا خەفەقان و دیکتاتۆریەش تەنانەت توانیوێتی دەنجی ستەم دیتوەکان بەگوێی دنیا بگەێنەوە تا ئەو جگای کە لازمە جێپەی خۆی ناوێندا بکاتەوە ئەو مەحبوبیەت و خۆشەویستە باعیسەوە بۆکە لە باری ماڵیەوە ساپۆرتەکەی
چ ئەوەی کە ئەندامانی دڵسۆز و لە گیان گوزرا و لە ماڵگوزراوی ئەم تەشکیلاتەیە کە چەند ساڵە ساپۆرت و لەباری ماڵی و ساپۆرتی دەکەن بە هیمەتی خۆیان و بەشێکی هیمەتی هەمان بێستا گوێگر و دۆستان و دڵسۆزانی ئەو تەشکیلاتەوە ئەو ڕاگەیانەیەتی کە لەگەڵ خەڵکدا و لەگەڵ ئیتیباتدایە و بۆتە زمان حاڵی ئەو توێژە لە کۆمەڵگەت. کاکەریم سەرڕای بەرتەسبوونی توانایی کۆمەڵە لە بواری مێدیادا دیسانیش توانیویەتی گەلێک ئاکسیۆنی جۆرا و جۆر و بانگەواز بۆ مانگرتنی گشتی لە کوردستان تا سەرکەوتوانە باکان بگەێنێ سەرچاوی ئەم سەرکۆتنانە چین لەم بوارەدا بۆ بفەرمونون کاریگەری مێدیای کۆمەڵە بە گشتی لەسەر بزوتنەوە کۆمەڵایەتیەکان چۆن بووە بە تایبەتی باسی 2 ساڵی گذشتە بکەن بە درێژای شۆڕشی ژنجیان ئازادی خۆی خودی ڕاگەیاندن ئێستا یا ئەو بەشە میدیایانە لە دنیای سیاسەتدا بەڕادەیەک مؤثرن کە بۆ نمونە ئەگەر تۆ دەبگەڕێنەوە بۆ دواوە جیاواز لەوەی کە کۆمەڵە لەم چی کردبێت لە دنیای دیکەشدا لەسەر مەسائلی بەسەر ڕەوتی ڕووداوەکان ئاراستەی بیرە سیاسیەکان و تەنانەت هەڵبژاردنەکانیش لە ئاسی سەر و کۆماروشدا لە وڵاتەکان تەئسیرگوزار بۆ نمونە مەسەن 2016 خودی ئەم مەسەی ڕاگەیاندنشتە لە انتخابات و لە پرۆسی قبولبوونی ترامپ تا زۆر دەوری ژێڕا کاتێک لە تونس کاتی خۆی بێستا ساڵی 2010 جوانێک ئەگەر ئیشتبانەکەم ناوی عەبدولعەزیزی بوو خۆی سووتاند ئەوە دەبێتە جرێقەیەک بۆ بێستا سەر ئاخێز و سەرهەڵدانی بەهاری عەرەبی لە زۆری لە وڵاتەکان و بوو باعیسی بێستا ڕووخان و نەمانی ئەو کاتی بێستا زۆری لە دیکتاتۆرەکان مەزورمەوەیە ئەوەندە تەئسیرگوزارە بۆ ئاراستەکردنی خەت و جەهەت و نیشی فکری و پەیوەندی خەڵک بە یەکترەوە کۆمەڵە لەم بابەتەوە وتم بەو دەلیلەی کە مخاتبەکانی ئەم توێژە لە کۆمەڵگان لەم بەتایبەت لەم ساڵانەی ئاخریدا ئەگەرچی هەر ئێستا ڕەنگە خاڵی لاواز و کەم و کوڕی ببێت بەڵام لەو ئاستەشدا کە زاهیر بووە توانیوێتی لەگەڵ بەردەنگ ئەو جۆری کە پێویستە پەیوەندی بگرێت بە دەلیلی تایبەتمەندی و ویژگیەکانی کە بوویەتی ئەویش وتم هەرچەند بۆ نمونە خەبەرێکە کۆمەڵە بڵاوی دەکاتەوە لە میدیاکان لە ڕسانەکانی لاپەڕەکانی خۆیەوە یا لە تەلەڤیزیۆنی خۆیەوە بەتەبع زۆرێک لە هەواڵەکان درەنگتر لە لایەنەکانی دیکە بڵاو دەبێتەوە تەنیا جیاوازی یا شتێکە تازەجی دەدا بۆ خەبەرە گوێگر دەیەوێت بیخوێنێتەوە یا گوێبیستی بێت ئەوەیەکە لەو بێستا ڕاستی ئەو خەبەرە لە تەلەڤیزیۆنی ئێمەدا یا لە ڕاگەیاندنەکانی ئێمەدا پشتڕاست دەکرێتەوە ئەوە زۆر مهمە تۆ هەر هەواڵ و خەبەریشی ڕاست و ناڕاست وەکو یەک بڵاو ناکەیەوە تاکیل لەسەر دروستی خەبەرەکان لەسەر سەحەت و واقعی خەبەرەکان دەکرێتەوە جا ئەو دەمە خەبەرەدا دەرێ خۆی ئەوە ئەعتبار دەدا بۆ ڕاگەیاندنە و کاتێکیش بەئیسلا وەکو ڕوودانێکی مەسەڵەن وەکو گیانە دەستدانی مەحسا دێتە گۆڕێت ئەو ڕاگەیاندنە دەبێتە ئامرازێک بۆ ئەوەی کە ئەو تەشکیلاتە ئەو حیزبە بەرپرسە بە هەموو ئەو بێستا تایبەندیانەی کە هەیەی دەچێت و لەو ڕێگایە و پەیوەندی لەگەڵ مخاتب لەگەڵ خەڵک دەگرێت ئاراستەیان دەکات جەهەتیان پێدەدا و پێ بەپێی خەڵک بێستا ئەو توێژە بەیەکەوە هاوجەهەت دەکا گرێ دەدا پەیوەندی دەدا ئەوان لەگەڵ ئەو میدیایە و ئەو میدیایە لەگەڵ ئەوان هەر ڕووداوێک لە کاتی خۆیدا ڕووی دەدا زۆر فەورەن و وەکو بێستا سەرچاوەیەکی موەسەق و باوەڕپێکرا و لە سایتەکانی ئێمەدا لە تەلەڤیزیۆنی ئێمەدا لە باقی ماڵپەڕەکاندا کاتێک ڕەنجی دەداوە ئەوە نیشانەی ئەوەیە کە ئەو تەلەڤیزیۆنەیە ئەو میدیایی تەشکیلات توانیوێتی لە ناو خەڵکی خۆیدا مەحبوبێتیشی بێت خەڵک ئەعتباری پێ بکە و باوەڕی پێ بکە و بەتاکیدش دەتوانم بڵێم یەکێک لە مەسئولترین لانی کەم لە نەوئی خۆیدا لە ناو ئۆپۆزیسیۆندا بەرپرسیاری ترین چ لەباری ئەخلاقیەوە چ لەباری سیاسیەوە میدیایە هەتا ئێستاشی لەگەڵ بێت و دەوری کاریگەری لە بێستا ئەم بزوتنەوەی ئاخری وەکو بزوتنەوەی ژینادا لەوە سەرچاوە دەگرێت کە زۆر دڵسۆزانە خەڵکی لەگەڵەوەی کە هەواڵەکانی دەگواستەوە ڕووداوەکانی دەگواستەوە بەڵام زۆر دڵسۆزانە خەتی بە خەڵک دەدا زۆر دڵسۆزانە خەڵکی کردبوو بە
ینی بەو مەرجعی کە دەتوانێت تەسمیم گیرەندە بێ بۆ سەرنویشت خۆی بۆ خۆی هەڵسەنگاندنەکان بۆ ڕووداوەکان بۆ شرایطێک کە تێدایە بۆ خۆی لەو شرایطەدا تەسمیم بگرێت نە ئەوەی کە لە دوورەوە نوسخەی بۆ پێچێتەوە لە دوورەوە خەت و نیشانی بۆ پێشرێەوە لاڕێدا ببرێت حرەکەتەکەی یا بڕیارەکەی یا هەرچێک لەو بابەتەوە کە پێویست بۆ ناوخۆیدا و خۆجێیان دەبێت تەسمیمی لەسەر بگرن. ئەم دوو بێستا احتمادە دوولایەنە لە بینی مێدیای کۆمەڵە و خەڵکدا یا بینەریدا هەڵسوڕاوانی ناوەیدا باعیسی ئەوە بوو کە ئەوە هەتا ئێستا وەکو کاناڵێکی باوەڕپێکرا و ئەگەستی وتم بەداخەوە بەرتەسکە بەڵام ئەوە خۆی دەتوانێت نوکتە قووەتێکی زۆر بەهێز بێت کە بتوانین ئەو ڕێگای بەردەوام بین بەڵام لەگەڵەوەشدا لە هەموو ئیمکاناتمانی استفادە بکەین کە زیاتر وەسعەکەین. زۆر سپاس کاکەری ماوەی بەرنامەکەمان زۆر کەماوە ئەگەر لە کۆتاییدا بتانەوەی زۆر بە کورتی ئاماژە بەلایەن لاوازەکانی بەشی مێدیای کۆمەڵە بکەنەوە لەگەڵیشدا بڵێن ڕێگە چارەسەرکردنی کەم و کۆڕیەکان چییە؟ ڕاستەکەی من لەو شرایطەدا زۆر بەخۆم ڕەوا نابین یا ئیجازە نادەم کە لاوازیەکانی زۆر بەرجەستە بکەمەوە. بێگومان لاوازی هەیە، یعنی گەورەترین میدیاکانیش زەبەلاحترین ڕەسانە ڕاگەنەکانیش بێ ئیشکال و بێ خاڵی لاواز نین و لەوانە خۆ حتممە میدیای کۆمەڵەش خاڵی لاوازی هەیە، بەڵام ئەوەی کە ئەوە تەوجی دەکا ئەو لاوازانە تەوجی دەکاوە بەعکسەوە دەبنە خاڵی بەهێزی ئەو میدیایە، ئەوەیە کە ئەو میدیایە جەمعێک ئینسانی لەخۆبردوو زەحمەت چێژ دڵسۆز کاری تێدا دەکەن کە بەبێ هیچ چەشمدار شتێک بەبێ هیچ چاوەڕوانیەک گیانبازیان زۆر فیداکارانە لە ژیان و گیان و وەختی خۆیان گوزەراون بەبێ ئەوەی کە لە هیچ بار هاتوێتن بەبێ ئەوەی کە لە هیچ بە شێوەی ئاکادەمی دەرسەکان خوێن دەبێت، یعنی زۆر مەسەلەی ئەوانە دڵسۆزانە کاریان کردووە دیجا لە هیچ بوارێکیدا هەست ناکەی کە لەلایەنەکانی دیکە ماوەتەوە چەوەی کە لە مونتاژدا لە ئیمکاناتی خەبەریدا لە بیستفادە لە لاپەڕە جۆرا جۆرەکاندا لە هەموو ئەو بوارانەدا وتم بە ئیرادە و ئیبتیکاری خودی ئەو ئینسانە زەحمەت چێژ لە خۆبردووانەوە بێت چەشن داشتانە زۆر مهمە. تۆ هەموو ڕاگەنەکانی دیکە ئینسانەکانیان بەکرێ گرتووە حقوق و ماگانیان پێدەدرێ بۆیان هەیە ئینتخاب بکەن بەو ئەگەر ناڕازین ئێتراز بکەن یا شوێن بگوازنەوە، بەڵام هێزی میدیایی ئێمە بەستا پێشمەرگەیەکە وەکو لە ژیانی خۆی دەگوزارێت لێرەشدا لە وەخت و شرایط و ژیانی خۆی دەگوزارێ بۆ ئەوی کە هەرچی زیاتر بێستا ئەو میدیای دەوڵەمەندتر بکات لەو هەموو بوارەکانی تحتی پۆشش قرار بدا. من هیوای سەرکەوتن بۆ هەموو ئەو ڕفیقانە دەخوازم لەگەڵ ئەوەشدا هەوڵ بدەین بە هیمەتی هەموو لایەکە ئەو لایەنە لاوازانی کە هەیەی من کە موکتم من خامشیانە سەدانانێم، بەڵام لە شوێنی خۆیدا بە خاڵی پۆزیتیڤ و بەهێزی ئەمەشکاوەتەوە ئەوانە هەموو جێگای شانازیە بە نەزەری من بۆیە دەبێت زەحمەتی ڕفیقەکان بە هەند وەربگرین، بێگومان لەگەڵ ئەوەشدا تلاش بکەین هەر بەو هیممەت و بەو پشتکارێک کە ڕفیقەکان هەیەە دەتوانین حتممە لە دەستمان دێتەوەی کە تا ئێستا کردومانە زیاتریش کار بکەینەوە ئەگەر زەعف و کەم و کوڕی و خاڵیشی لاوازیشمان بێت ئەوانش بەسەرف بکەین و ئەوانە بکەینە بە خاڵی بەهێز لە هەموو بوارێکدا کە ئەوە لە ئیرانی ڕفیقەکانە دەبیندرێت و هیوای سەرکەوتنیان بۆ دەخواست. زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێ کەریم ئەمانی ئەنجامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە. زۆر سپاس بۆ ئێوە بۆ ڕفیقەکان ڕەها بۆ بینەرانی عەزیزیش کە تا ئێستا تەحمولیان کرد. بەڵێ ئازیزان و خۆشەویستان زۆر سپاس بۆیەوەش کە تاکو ئێستا بینەرمان بوون گەیشتنە کۆتایی بەرنامەی تایبەتی ئەمڕۆمان کە تایبەت بوو بە بواری مێدیا و ڕاگەیاندن هیوادارین جێگەی سەرنجتان بوو بێت. سەرنجتان بۆ درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕاکێش.